وتارەکەی ئەبوو بەکری سدیق. کاتێک پەیامبەری مەزن درودی خوای لەسەر لە چێشتەنگاوی ڕۆژی دووشەممە 12 یاخود 14 ڕەبیعی یەکەمی ساڵی 11 کۆچی بەرامبەر بە 8 حوزەیرانی ساڵی 632 زاینی لە شاری مەدینەی درەخشان کۆچی دوایی کرد. ئێوارەی هەمان ڕۆژ دەستەبژێرێک لە هاوڵان بەیعەتیاندا بە ئەبوو بەکری سدیق خوا لێی ڕازی بێت وەک جێنشین. ڕۆژی دواتر تەواوی هاوڵان لە مزگەوتی پەیامبەر کۆبوونەوە و ئەبوو بەکری سدیقیان کردە جێنشینی پەیامبەر. ئەبوو بەکری سدیق خوا لێی ڕازی بێت لە ڕۆژی 9 حوزەیرانی 632 زاینی کرایە جێنشین و بووە یەکەمین خەلیفەی ڕاشیدین. پێشەوە ئەبوو بەکر بەو بۆنەیەوە وتاری دەستپێکی خلافەتی ڕاشیدینی خوێندەوە، بەڵام چۆن وتارێک کورت و پوخت و زۆر گرنگ. ئەمە پوختەی دەقی وتارە ناوازەکەیەتی. سەرکەوتە سەر منبەری مزگەوتی پەیامبەر درودی خوای لەسەر پاش ستایشی خودا و سڵاوەتدان ئینجا فەرمووی: خەڵکینە منتان کرد بەکار بە دەستی خۆتان بەبێ ئەوەی من چاکترینتان بم. ئەگەر چاکەم کرد ئەوە ئێوە یارمەتیم بدەن، ئەگەر خراپەم لێوە شایەوە ڕاستم بکەنەوە. ڕاستگۆیی سپاردەیە، درۆ ناپاکیە. بێهێزتان لای من بەهێزە تا مافەکەی بۆ وەردەگرمەوە. بەهێزترینتان بەلای منەوە بێهێزە تا ئەو کاتەی بەویستی خوای گەورە مافەکەی لێ وەردەگرمەوە. هەر کۆمەڵێک دەست بەرداری جیهاد بێت زەلیل دەبێت. لە ناو هەر گەلێکدا تاوان و خراپە بڵاو ببێتەوە ئەوە خوای گەورە بەڵایان بۆ دەنێرێت. تا گوێڕایەڵی خودا و پەیامبەر بم گوێڕایەڵیم بکەن. ئەگەر لە گوێڕایەڵی خودا و پەیامبەرەکەی دەرچووم ئیتر مافی گوێڕایەڵیم بەسەرتانەوە نامێنێت. ناوەڕۆکی ئەم وتارە گرنگەی پێشەوە ئەبوو بەکر دادگەری و مافەکانی هاوڵاتیان و دەسەڵاتی تێدا کە ئەرکی هەموو لایەکی بە جوانی خستووەتە ڕوو. ئەم پێشەوە گەورەی بڕواداران پاش 2 ساڵ و چەند مانگێک لە جێنشینی لە 23 ئابی 634 زاینی لە تەمەنی 63 ساڵیدا کۆچی دوایی کرد و لە تەنیشتی پەیامبەری خودا بە خاک سپێردرا.